ساقی گردی کۆچ یاران دیارن حوماڵان برێن بە ئینتیزارم حوماڵان برێن بە ئینتیزارم یاخوانەی بینم فرمێسکی چاوت یاخوانەی بینم فرمێسکی چاوت هەناسەی ساردم شێتە گیان دڵی شکاوم هەناسەی ساردم شێتە گیان دڵی شکاوم خۆشەویستانم لە گەڕیان میدیا لە ڕادیۆی گەڕیان لە سەر فریکوێنسی 94.1 لە تەلەڤیزۆنی گەڕیان نێزی لە سۆشیال میدیا لە گەڕیان FM گەڕیان میدیا سڵاو و ڕێزی تایبەتمێ بۆتانە میێوارێتان هیوادارم لە هەموو ئێوارەگەیتر ئارامتر بێ شارەکەمان پارێزراو بێ کوردستان پارێزراو بێت شکۆ بگەڕێتەوە بۆ هەموو کوچە و کۆڵانەکانی خاک و نیشتیمانمان هیوادارین خوای گەورە وڵاتەکەمان پارێزێت لە هەموو ئاشوب و لە هەموو نەهامەتیەک ئێمە کە گەڕێمیدەمان دامەزران هەمیشە بە دوای گەوهرەکان ناگەڕین یا هەندێک جار ئەو گەوهرانە خۆیان بە دیارەتە بەردەستمان وەکو ئەمڕۆکەوە لە ناوچەی لوڕستان لە کوردێکی ڕەسەنی لوڕستان هونەرمەندێکی لاو کە لەوێ دیارە خەباتی کولتوریەکە بە جلوبەرگە ڕەسەنە کوردیەکەی کە جلوبەرجی لۆڕیە و بە هونەری لۆڕی ئەویش هونەرمەندی خۆشەویست کاک عەلی زولفەقاریە زۆر بە گەرمی بە خێراتنیەکەم بە ناوی رادیۆ تەلەڤیزۆنی گەڕان کاک عەلی بەخێر بێ ئەرز ئەدەب و احترامم هەیە لە خزمەت ئێوەی بەڕێز جەنابەت مامۆستا جەزای ساز کە هەوڵی زۆرە دەی بۆ ئەم پرۆگرامانەی خۆشە سپاسی تەواو بەرەوبەراتی پرۆگرامی مدیە گەڕیانی سلێمانی یەکەم تاو خەڵکی سلێمانی تاو خەڵکی کوردستان سپاسی هەوڕێی عەزیزمەکەم مامۆستا ئەدنان سەرنەژماری کە برای خۆشەویستمە و زۆر زۆر خۆشحاڵیشم کە ژەنیارێکی ئاوها لەگەڵمە منش بە هەمان شێوە بە ناوی گەڕامیدەوە بە خێراتنی گەرمی کاک عەدنانی دیجەیەکەم عەدنا مەریوانی کە بەدەست و پەنجە جوانەکەی ڕاستە ئامێرەکە چیبۆرد و ڕۆژاواییە بەڵام ئەوەنە بە کوردی جوان ژەنینەکان پێشکەشەکەن هەموو جارە من چێژە ژەنینی ئەم و چەند ژەنیارێکی بەتواناوەرەگەم بەخێر بێ کاک عەدنان بۆ بەرنامەکەمان خۆشەویستانم دواتر قسە بازەکەی کاک عەلیەکەم باسی لوڕستانمان بۆ بکە هونەر لەو ناوچەیە هەر زۆر بەزووی حەزەکەم پەلچێشمان بکە لەگەڵ میلۆدیێکی خۆش لەگەڵ ئاوازێکی خۆش لەگەڵ دەنگە بەسۆزەکەی دواتر قسە باسەکانمان تەواوەکەین حەزەکەم دیارێکمان پێشکەش بکە بە دەنگە زوڵاڵەکەی گۆرانیەکەم بەسەر چاوەکەم گۆرانیکی لوڕیە پێشکەشتانێکم کجانی که شهر پریشونتر دلی تنگ ایمشه دلی تنگ ایمشه دلی تنگ ایمشه غزل خونتر
دپسکی چیا چول ای شرقم دل در گرده که ویلونتا حکیمی دماتون مینم دشار مریض گنی لنگ درمونتا چشی که گرفتار مج قمر اسیر لفوید کشکونتا اسیر لفوید کشکونتا هلو الو شیرینم لو هلو الو شیرینم لو کل کاسونم های خورم همه کاسونم های خورم گنم گرمم سیر هر تالی جوی گنم گرمم سیر هر تالی جوی بوشنا تو سمکم شنوسی بوی بوشنا تو سکم شنوسی بوی هلو الو عزیزم لو هلو الو عزیزم لو نمام چابوشم بختم اخوان کل کاسونم های خورم آی تا خداری بود بابا یا تا خداری بود بابا یا عاجز بود بعد از قربان بای شمال عاجز بوم بعد از بمرم بای شمال
تاكيداني شيء لسايداري بي تاكي بيك شم قربان جفاي قريبي تاكي بيك شم بمرم جفاي قريبي دەست خۆش بەڕاستی سپاسدانێ هاوکارانیشم کاک بوران و کاک ڕێباز و کاک میرشاد و جەماعەت هەمووی دیارە زۆر لەگەڵە و میلۆدیە پەرچێژ بوون بۆ دنیا جوانەکەی هونەر کاک عەلی من خۆم کەم تا زۆر متابعام کردووە و ئەوەی کە ئێمە لێرە زۆر جار باسی هونەری لۆڕیمان بۆ بکە یەکسەر ڕزای سەقاییمان بیرەکەوێتەوە بەڕەحمەت بێ مامۆستا بەڕەحمەت ڕزای بێت ئەو دیارە سەقایی. هونەرمەندێکی گەورە بووە بەڕاستی مامۆستا ڕزای سەقاییسە نەماوە بەڵام موسیقی کوردی لۆڕی موسیقای لۆڕستان مەدیونی مامۆستا ڕزای سەقاییە گۆرانی زۆری هەیە کە هەموو خەڵک چ لۆڕستان چه کوردستان بیرەوەری خۆشیان هەیە لەگەڵ ئەو گۆرانیانە زۆر ڕاستە هەمومان بیرۆریەکانمان ئەمان گەڕێنێتەوە بۆ سەردەمانێک کە بەدیار ڕادوویەکەەوە کاتە تەلەڤیزۆنیش نەبوو گوێبیستی دەنگی مامۆستا ڕزای سەقایی بووین ئەرێ وەڵڵا سپاس دەکەم کاکە عەلیجان ئێوە ئێستا لەوێ گروپی هونەریتان هەیە لە لۆڕستان ینی چەندی هونەرمەند هەیە کە دیار بێ کە ئەرێ هونەرمەندی زۆری هەیە من نەروەی لێرە گەورەیە ئەو ئوستانێکی ئەوە لێن ئەو ئەرێ گەورەیە خۆی لۆڕستان چەند شار و چەند ناوچە ئەگرێتەوە لۆڕستان خۆی خەڵکی لەکی زۆرە شاید بڵێم ملیون نەفەر 1 ملیون نەفەر لەکی هەیە 2 ملیون لەکی هەیە لۆڕی هەیە بەختیاری هەیە کە خۆی ئەوێتە 3 ئۆستان 4 ئۆستانی گەورەی هەیە ڕاستە هونەرەکەیەوە یەکسەر جیاوازە زۆر جار کە گوێمان لە هونەرێکی لۆڕێ بێ ڕاستەوخۆ ئیناسینەوە هەر ینی شێواز و سبکەکەی خۆی تایبەتە لەگەڵ هونەری ناوچەکەی خۆتانە هونەرێکی جوانتان پاراستووە لە بە درێژایی مێژوو و ئێوە میلەتێکی ڕەسەنن جلوبەرگەکانتان ڕەسەنە کللتورەکەتان بەجوانی پاراستووە کە ئێمە هەموو کاشان نەزیتان پێوکین من چەندی جار کاک ڕزای بەختیاری مەسەرەن هاتووە هەندێک هونەرمەندی کاک ڕزای کوردەوە هاتووە میوانداریمان کردو ئەوانی کە من زۆر جار گوێ لە هونەرمەندێکی ژەگرم نازم ئوستاز ڕزای نەزەری ئایەوە لۆڕە ڕزای نەزەری ئەوش زۆر جار گوێبیستیە بەم زۆر خەڵکی کامیێرانە مامۆستا دەڵێ ئەرێ بەڵام من زۆر پێم خۆشە بەڕاستی هونەرەکەی ئێوە وەکو باسم کرد زۆر تایبەتە جا من حەزەکەم ئێمەش و خەڵکی ئەم شارەش بگەڕێنیتەوە بۆ لای یەکێک لە میلادەکانی ڕزای سەقایی ئەگە بتوانیت بەڵام من پێشەوە هەندێک من جواب ئێمەوە ئەم بەنامەی ڕاستەخۆ ئازان و خۆشەویستان پێشکەشەکرێ ئێوە ئازیز و خۆشەویست هەست پرسیارێکتان لە من هەبوو یا لە میوانە بەڕێزەکەم ئەتوانن پەیوەندی بکەن بە هەر سێ ژمارە مۆبایلەکەی ڕادۆی گەڕیان تەلەڤیزۆنی گەڕیان 0 471 52 64 و یاخود 0 1970 کە وەتساپی لەسرە بە کوردانی تاراوگە و دەرەوەی وڵات هاوکات ژمارە کۆڕەکمانەیە 0 527 کە ڤایبەریشی هەیە ئەتوان پەیوەندی بکەن کاکە فاروقی شارۆ هاوڕێ و هاوکار و برا و دڵسۆزی کەناڵی گەڕێن میدیا کە هەمیشە بە کۆمنتە جوانەکانی پشتیوانمانەوە یا خواستاوتان لێ بێت ئینشاءڵڵا سوپاس دەکەم کاکە فاڕۆجان کاکە نیازکەری مەڵە سڵاوتان لێ بێت سەرکەوتوو بن کاک زاجان زۆر سپاس کاکە نیازیان خات و پرشن سەیدی ئەڵە سڵاوتان لێ بێ کاک زەزا سەرکەوتوو بن دەستان خۆش بێ زۆر سپاس خات و پرشنجان سپاس بۆ تۆ خاتوبان عیرفان ڕاگەیاندکاری سەرکەوتوو پێشکەشکاری گەڕیان میدیا ئەڵە سڵاوتان لێ بێ سەرکەوتوو بن سپاس کاکە خالید زەڕەنگە ئەڵە سڵاو ڕێز کاک زاجان سەرکەوتوو بن سپاس بە کاکە خالید محمود محەممەد سڵاو ڕێزم هەیە بۆتان لە ئەڵمانیا و دیارە کاک مححمودی هاوڕە و خۆشەویستمان ئێمە سڵاو ڕێزمانەیە بۆ تۆ ئازیز و خۆشەویست کاکە عەلیجانەتوانی بە یا تفەنگەکە بێ یا خۆ دێنێت شتێک لەوانی ئوستاز ڕزای عەفوم کە بڵێم ڕزای سەقاییمان گۆرانی تفەنگ بانچاوە خۆ دەگەر خۆت میلۆدیک ئامادەکرێ ئێمە زۆرمانی بەس حەزەکەین ئێمە بگەڕێنیتەوە بۆ بیرۆریانە بێ بانچاوەکەم چاوە گەشتێت Ve
تفنگ فکر هو بکشی آهو خشنگ تفنگ فکر بکشی که هی رنگ و رنگ تفنگ بازه به او دوز فراری تفنگ جا گلکت سینه پلنگ تفنگ درد به جونم تفنگ بیتونم تفنگ درد به جونم تفنگ بیتونم دەمت خۆش بێ بەڕاستی وەکو خاتوداریا کە لە سوی دەڵێ دەنگە نەگەڵتە کاک ئەحمە عومەر ئەحمە خۆشناوەتی لەو لێرە ڕۆستڵەوە لە مامەزای عەزیز و میوانی تایبەتی بەڕاستی منی گەڕانەوە بە ساڵانی هێشتاکان لە خانوویەکی قوڕا دانیشتوم و کەس زەبە چرایەکە گوێبیستی ڕادیۆی کرماشانە بم و گوێم لە دەنگی ڕێزای سەقایی بوو یاخوا دەنگت نەڕژێت کاک عەلی ئێوە لەوێ کللتوری خۆتان مەسەن هەڵپەرچی تایبەت بە خۆشتان هەیە بەێ هەڵپەرکی خۆمان هەیە هەڵپەرکی ئێمە کە بگەڕنەوە من نازانم باسەسەن ناتوانم باس لەسەرەوە بکەم بەڵام ئەو شتە کازانم کورد و لور کورد لورلەک بران زۆر شتێکمان هەیە کە وەکو یەکەن بۆ نمونە هەڵپەرکیەکانمان زۆر ڕیتمی موسیقیەکانمان زۆرێک لە گۆرانیەکانمان لە یەک ریتمە لە یەکەوەیە هەستمان نیمە شەرەفلەکانمان هەر وەکو زۆرترەوەی کە من ئاگادار بم ئامێری کەمانچە بەکارێت لە ئێوە لەگەڵ تایبەتی ئێمە قڕبەی پێڵێن ئەوەی ئێوە نەزانام ئەوی کە سۆرنا ئیمەژین سۆرنەکە تایبەتی لورستانە تایبەتی لورستانە کە بەڕاستی جێگەی گەورەی هەیە لەناو موسیقی شانازیمانی یاخوا بەخێر بێت من چاو ماجەکەم ئەگەر بەرهەمێکترتان ئامادە کرد لەگە مام عەدنانە پێشکەشوانیکەم بڕۆین بۆ بێگومان کە کاک عەلی هاتە لای من باسیەوەی کرد کە بەرهەمێکی بۆ کۆڵبەر ئەنی هەر کە ناوی وشەی کۆڵبەرێت منۆکو مرۆڤێک دایمە فرمێسک لە چاوەکانمێتە خۆرەوە بۆ ڕەنج و ماندووبوونی کۆڵبەر ئەو کە ئەو مرۆڤە ماندوو نەناسەیە کە بەرخۆدان لەگەڵ ژیانەکە کە گیانبازی بە ژیانی خۆیەکە لە بێنەی پارێک نانە دیارە بەرهەمەکەشی بۆ من تاقی کردەوە ئەگەر دواتر پێشکەشی کردن ڕۆژانە لە ڕادیۆ گەڕان پێشکەشتان یەکەین من سواز یەکەم ئەچینە لای گۆرانێک لە گۆرانەکانی کاکە عەلی زۆر فەخاری مەمنونی مامۆستاکە
تگیون برادر برادیری هر یار برادیری به اصلا دار صلاتو دیری اره صلاتو دیری بزران اره بزران بزران ما اره بزران ما مال دوست باره کرد گرگران ما اره گرگران ما زندگیم بی تو دراره چما اره دراره چما بزران اره بزران بودی یارم اره بودی یارم دست چی حکیم بکیشه لارم اره بکیشه لارم فدای چه میلاد دلهنا مکن اره دلهنا مکن چوی گلی برن جر کنو مکن اره جر کنو مکن بزران اره بزران بزران نو اره بزران نو مالد بار کرده میگد ها اره کو اره میگد ها اره کو یاخوا دەستان خۆش بە کوردەڵە بەخێر بێنەوە ڕێک هەشتاکانم بیرەکەوێتەوە کاک گوران بەفرەباری 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 لە چیە دیارە هونەرمەندی خۆشەویست کەمال محەموود کاک میدی حسێن بەیەکەوە گۆرانیان لە ساڵی هەشتاکانە هونەرمەندی دێرینی نەتەوەکەمان کاک میدی حسێن و هونەرمەندی ڕەوانشاد عەتا چاوشین بە تەواوی لەژێر کاریگەری هونەری لۆڕیا بوون ئەو دوو هونەرمەندە لە سلێمانی هەمیشە ئەم میلۆدیانەیان ئێستا کاک عەتا بەڕەحمەت بێم گۆرانی کردبوو بە سۆرانی نەک کوردی چکە خۆیر کوردی و ئەوە دیارە کلتورێکی نەتەوەکەمانە و هاوکات گۆرانی تریشیانە سەوزە سەوزە سەوزەی ماڵەکە ئەوەش کاک عەتا ئەمانەی زۆرە وت لەگەڵ ئەم میلۆدی جەنابەت کە بە لۆڕی خوێندێ ئەوان کردیان بە گۆرانیەک باسی بەفرێکرد بەفرەباری 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 لە چیا ئەوە دیارە پێش 40 ساڵ 35 ساڵ لەمەوە بەر ئەوە تۆمار کراوە بۆ تەلەڤیزۆن کە ئێمە هەموو بیرەوەریمان هەیە لەگەڵا کە تۆ خوێندت زۆر دڵمان کرایەوە دەستت خۆش بێ
کاک هاشم حەسەنی هاوکار و هاوڕێی هەمیشەیی بەرنامەکانمان ئەڵا سڵاو لە کاک جەزای گۆ سپاس دەکەم ئەڵە سڵاوتان لێبێ لە ئێوەی خۆشەویست کاکە ڕەوەندتەها مۆنتێری بەتوانای رادیۆی سلێمانی و رادیۆی مەڵبەند و تەلەڤیزۆنی دێرین ئەڵە سڵاو ڕێز و خۆشەویستی زۆر سپاس دەکەم کاک حەسەن خوسرێڵە دەک دەنگە نەرزێت دیارە بە جەنابتانێ زۆری پێخۆشە یەکەم دەستی ماچەکەم خاتو دالیاڵە بەڕاستی کاک زاتەوە بگۆڕین ناڵی وای دەنگە خۆشە وەڵی خاتون جا من بەس ئاوازانەرم من ئاوازانم جار بەجارێ بە حکمی مۆسیقاکە دەنگی خۆشم مۆسیقیە بێ بەس بەخوا دەنگم خۆش نییە من خۆم تاقی نەکردێتەوە بەس دیارە من چەندین ئاوازم بۆ هونەرمەندانی زۆر خۆشەویست داناوە لەوانە میدیا حسێن بەرەم حەسەن سعدون کاکەی سامان عومەر چەندی هونەرمەند عەلیارە مەحموود محەممەد زاهیر جەلال ئەوانە من زۆر ئاوازم داناوە بۆ هونەرمەندانە بەڵام خۆم بە ڕبعێکی ئەو کاکەیە دەنگم خۆش نییە ماشەڵا و دەنگە خۆشی دەکەم دەنگەکە دەنگێکی زۆر زۆر جوان و ئەفسوناویە پەیوەندی یەکمان لەگەڵایە بزانین پەیوەندەکە چیە لەگەڵماناوێ ئەمڕۆ ئەحمەد خۆشناوەتی پەیوەندیەکمان لەگەڵایە لایەن برا و هاوکار و هاوڕێ هەمیشەیی بەرنامەکانمان بەڕێوەبەری پێیج و سۆشیال میدیا و دیزاینەری سەرەکی سۆشیال میدیامان ئەحمەد خۆشناوەتی لە هەولێری خۆشەویستەوە کاک ئەحمەدجان سڵاو و ڕێز بۆ تۆ ئێوارە باش یاوارە و باش کاک ئەحمەدجان دەنگ و ڕەنگمان چۆنە بیستی لە پایتەختەوە هیوای ئارامی بۆ پایتەخت و بۆ هەموو کوردستان و بۆ شارەکەی خۆشمان قوربانی تۆ ماوەڵا لەخوا بەزیاد دەنگ و ڕەنگ زۆر زۆر باشە ئەو نەرمەندەمان ئەمڕۆ زۆر کاریگەری لەسەر من هەیە بەڕاستی من ڕۆ چووم لەگەڵ بیرۆریەکانە منی گەڕانەوە بۆ چەندین ساڵ لەمەوە پێش کاک ئەحمەدجان یاخوا بەخێر بێ دەستخۆشی لێ دەکەم یاخوا سەرکەوتوو بن هەم کاتی گۆرانی بێجە و نەرمەندە و هەم ئەوەی ئەو ئامێرە مۆزدەکێ دەجێنێت ئەکورەوە بەڕاستی هەر قسەی پێناکە هاجینا ماشەڵاکە ئادنان ئێسام ڕۆچووکە شێوازەکە لۆڕیە هەر بە تەواوی بۆردەکەی ڕێک تەرجمە کرەوە لۆڕی یاخوا لەشتان ساغ بێ سەرکەوتوو بن دەست نامە داواکاریە بکەم ئاڕوەڵا فەرموو ئاخە جێبەجێ دەکرێت وەڵڵاهی بە پێی توانە هەوڵێن جێبەجێکین ئەڵای تازە و کۆپلەیەکی گۆرانی دگوت لەسەر بەفرە باریوە جاکەمێکی زیاتر بە دەنگی خۆر مەمنونم بە قورئان کەلیمەکانیم لەبەرنی ئەگە کەلیمەکانی بیرکەوتەوە وعد بێت دوو کۆپلەت بۆڵێم ئەگاویی بیر نەکەوتەوە شتێک بەدڵی خۆت بەسەر چاوم بەسەر پێ ناشکێت قوربانی تۆ ڕێز خۆشەویستم بۆ گسلایەکتان چاو ماجەکەم کاک ئەحمەدجان وەڵای داواکاریەکەی یەکسەر نوتقی بەستم هەوا کاکبرانەوەم پێیان خۆشە لەو دی و بەڵام من خۆم ڕەنگم زەر بۆ نازانم چی بڵێم لە باش آخر چی بڵێم ڕێباز مەگە هەر یەک کۆپڵی ئەوڵم بخۆ باشم کاکعلی لەگەڵ ماڵە یەک کۆپلە پێشکەشەکەم ئەتوانی ئەوەی ناوی کاڵە خۆشەویستانم دیارە تووشیان کردم کاک ئەحمەد وەڵڵاهی ئەوەنەم ئەرگ بەسەرتەوە هەیە ئەگە بڵێ بە پێچۆ بە گۆیشەش مەجبورم بەس بە قورئان من دەنگم خۆش هەستە و بەبێ ڕۆی لێلا ژیان بۆچێ دەڵێ دێمەی هاوار بۆچێ دەڵێ دێم بەڵام بۆ شایەرتەی لێلا جیان تەنانادەی دێمەی هاوار تەنانادەی دێم هەستە و بابێ ڕۆی لێلا جیان بۆڵاتێکی دوورەی هاوار بۆڵاتێکی دوور یان بۆ سلێمایانی لێلا جیان یان بۆ شارایە زۆرەی هاوار یان بۆ شارایە زۆر سپاس دەکەم بەخوا ئەوە لەبەر خاتریەوەی ناتوانم دڵی کارمەندە خۆشەویستەکان بێشێنم دیارە هەمووشیانەمانیش ڕەنگە بەشێک بن لەو پیلانەی کە ئەحمەدەم ڕە بە زۆر ئەو گۆرانی پێوتم دەستی خۆش بێ پێشکەشتان بێ بەس من لە حەزوری ئەو دەنگ خۆشەیە کاکە عەلی من چۆن ناتوانم گۆرانی بڵم برم کاکە عەلی جان من
بەڕاستی زۆر چێژ لە هوەری لۆڕێ بینم هەموو کات جارێکتە دووپاتێکەمەوە زۆر خۆشحاڵم کە تۆش گۆکو گەنجێک توانیتە کە تووری ئەو بەشەی هوەرە جوانە بپارێزی هەم بە شێوازی جلوبەرگەکە و ئافرین بۆ تۆش کە توانیتە زمانەکەشت بگونجین لەگەڵ ئێمە زۆر جار ئەسا ڕۆژە هوەرمەندێکی ئیلامی میوانمە بوو تەنان یەک ئاخاوتن نێتوانین کوردیەک لەگە منە بە سۆرانی قسە بکە بەستۆ دیارە هەم ینی کە تێبینیم کە شعرەکانی دەتوانی بخێنیتەوە شعرەکانی ژەڵێت و ئەگەر بە سۆرانیش بێت شعری کۆڵبەرەکەش گوێم لێ بووە تقریبان سۆرانی بە زۆرم پێخۆشە شعری چێ ئەوە شعری چێە شعری برای بەڕێزمە خۆی شاعرە لە ڕۆژهەڵاتەوە دەژی ناوی چیە ناوی مامۆستا ئاهات شەکارپور زۆر سڵاو ڕێزم هەیە بۆی ئەو گەڕان دەمڕۆخۆ ئامادە نەکەەوە باوەڕ ناکەم چکەوە بە کلیپ ئامادە کراوە بە هەنەکەی ینی بۆ ئەمڕۆ ناتوانانی پێشکەچکە ئامادە بێ فقط بۆ ماوین بۆ تەسویرەکەی کلیپەکەی کە کاری یاوەدارم بتوانین لە زۆر باش کوردستانی باشوورتەن کلیپەکەی بگرین خاتو دالیاڵە چەند ڕێزی خۆی ئەگرێت خۆیان ئەگرن بە جلو هێمنی و بە احترامن بە تۆ ئەڵێکەم خاتو دالیاڵە وا تەواو گۆرانی بێژی تەواو خۆر بەسەر و شارە گەرێوتیانە بنەوێت چی بێ زۆر سپاس دەکەم بەخوا خات و دەلێ جەنگۆران بێژ نیمەوە ناڵم بە هەمویان تووشیان کردم بە کاکبوران و منش دڵیەوە پێ نشکە هەمووتان کە سوکاری منن چاوی منن زۆر ڕێز خۆشەویستی مێبتان ئەچینە لای گۆرانی لە گۆران نەخۆشەکانی هونەربەندی دەنگخۆش کاکە عەلی زولفەقاری بە سیما و بە جوانی و بە ڕێکپۆشی و بەدەنگی خۆش و بە گۆرانی هەورامی شەمتارە لۆڕێ نییە لەگەڵ کاکە عەدنانی دیجەی خۆشەویست ئەدان مەریوانی فەرم و گۆرانی هەورامیمان پێشکەشەکات فەرم بابێکەوە گوێبیستی بین Papua Kaushan, Papuruken Ero, Papua Kaushan, Papuruken Ero, Dachmeya Kan Ase, Yari Shuken Ero, Dachmeya Kasa, Wave Merma Yari Shuken Ero. نمام شخيرة نموين ماشي نمام شخيرة يودل قرونا يا سرد ميلا يودل قرونا يا سرد ميلا ربو بني شهر اليوم دنيا مردم أنا بو بني شهر اليوم دنيا مردم أنا إخواننا ما أنا بعشقة أنا إخواننا ما أنا بعشقة أنا آی خود خوانا ابوی سجدم بو بردی خود خوانا ابوی سجدم بو بردی راسم فی بله کی وایلی کردی راسم فی بله بو بمرم کی وایلی کردی پاپوا کوشام آهو پاپورو کمرو پاپوا کوشام آهو پاپورو کمرو دخبیا کم اسه یار شو کمرو دخبیا کس وی 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 یار شو
الرادر يا كاد فراه لما الرادر يا كاد فراه لما كان بساتين قام كلما كان بساتين قام كلما الران ماري سردي يا ارم الران ماري سردي يا ارم دست شويها اكيم بكي شلا ارم دست شويها اكيم دي بكي شلا ارم دوكولا قفص قفتو قيام انا دوكولا قفص وي قفتو قيام انا تمايم البرين منوتو يا انا تمايم البرين منوتو يا انا دي بابوا كوشاو اهو بابورو كاميرو بابوا كوشاو اهو بابورو كاميرو داخفيا كام اصي يا رشو كاميرو داخفيا كاس وي يا رشو كاميرو خۆش بێت دەست خۆش کاک عەدنانجان دەم خۆش کاک عەلیجان بەخێر بیتەوە بەڕاستی منامزانی هەر لە هونەری لۆڕیەکە لەمەشە زۆر سەرکەوتوو بووی لە هونەری شادا ئایا لێ بەشداری زەمان و شتەکەی یا ئێمە لێرە دانیشتنی پێڵێن شەوچەرە و شەوە هەنگوو نای لەوێ هەرتەنیا بۆ گەدا و نازانم هەفتەوانە بەڵێ نا هیچ هەرتەنیا کاری موسیقیەکەم لە ئەستودیۆ بۆ کۆنسرتوانە بۆ کۆنسرتوانە کارەکەی وا لێ ئایا بۆنە ئەڕاخچن خۆتان تەلەڤیزیۆنەکەی بە خۆتان تایبەت تەلەڤیزیۆنی لە ڕستان هەیە لێ بەشداربی کلیپەکان لێ زۆر هەوڵی زۆرە دە بۆ فەرهەنگی لۆڕی بۆ گۆرانی لۆڕی زۆر بەداخە خۆزگە لای ئێمە شتانە بینرا هەر ئایا گەر چەناڵ شتێکی خۆت نییە لە یوتیوب بۆی بینەران و بیسەران من تەنیا لە ئینستاگرام هەیە زۆر کاریشم هەیە لەسەر ئینستاگرامەکەم لە ئینستاگرام حەسم کارت هەر بەناوی عەلی زولفەقاری عەلی زولفەقاریە خۆشەویستانم ئازانم بۆ ئەوەی کە گوێبیستی هەموو کادیاکار و چالاکیەکانی هونەرمەندی لاوی لۆڕستان کاک عەلی زولفەقاری بن دەتوانێت لە ڕێگەی ئینستاگرامەکەی عەلی زولفەقاری بدۆزنەوە وە کار و دەنگە خۆشەکەی ڕۆژانە ببیستن و ببینن کاک عەلی ئەم جاران بۆچی ڕوود کردە ئێرە سلێمانی ئایا هیچ کارێکترت لە خەیاڵە بۆ هەر بۆ کلیپە هاتووی کە باست کرد بۆ کلیپەکە هاتوومە و جارانیش میێوانی کاناڵی کورتسەد بووم ڕۆژێکی نوێ زۆر پێم خۆش چونکە لەبەرەوەی کە بەڕاستی کورد و لوربران حەز دەکەم لێرەوە کارکەم لە کوردستانی ڕۆژهەڵاتیش خۆ زۆر کارم کردو لە کاناڵی لێرەوەشە ئەوە بە ئارکی سەر شان مەزانم کە سپاسی تەواو بەرەوبەراتی کاناڵی کوردستانی ڕۆژهەڵاتەکەم بە تایبەت پرۆگرامی چریکەی شەو کە بەڕاستی هەوڵی زۆریاندا بۆ کەسانی وەکو من دەستەک تەکیان ماچەکەم زۆرم پێخۆشە لەوێ دیارە گروپتان هەیە گروپی موزیک ئەنی گروپ تایبەت بۆ خۆم سنەتیە یا هەیمان هەتانە زۆر خۆشحاڵم مهمە هونەرە جوانە بپارێزن گروپەکەتان لەوێ هەر گەنجنۆک و خۆت و هەر هەوڵێنم هونەرە جوانە بەردەوام بێ من زۆر خۆشحاڵ بووم ڕەکە جۆمان دەنگی تۆ بەڕاستیەمانەیە کاتەکانمان کەوا هەر گوێبیستی دەنگی تۆ بین ئەحمەد خۆشناوەتی خۆشەویست دەڵێ بەخۆ مامە جەزاجیان ئاگام لە بەرایانم نەبوو لە ناو ستۆدیۆی گەڕیان میدیا پلانیش نەبوو حەزی خۆم بۆ حەزم کرد جۆ لە دەنگی بێ و ئەحمەد جان تۆ بەس بیرۆکەکەەوە دەمان لێرەوەی تر هەمویان بوو بە داواکارێکی گشتی دەتاوە دڵیۆم پێ نشکە دەنگشم زۆر ناخۆش بدا لە نەکەم بەس دەبەر خاتریەوە کاگاشم حەسانە جان سڵاوتان لێ بێت دەست خۆش کاگاشم برا و هاوڕێمان کاگا دیژانێمە چکە ئەم بەرنامانە ڕیکۆرد دەکەین و ئەرشیفەکەین و دوایتر لە تەلەڤیزیۆن پەخشەکەینەوە لە رادیۆ پەخشەکەین هەمیشە ئەم شتانە وەکو ئەرشیفێکی نەتەوەی ئێمە لێ ئێڕوانین لەبەرەوە پێمان خۆشە زۆرترین جۆمان لە گۆرانەکانی تۆ بێ هەرچەندە ماندووش دەکەین بەسگە گۆرانی ترت ئامادەیە ئەمانە چینە لای گۆرانی تر خۆشەویست سپاس دەکەم فەرقی نییە ناستە جۆرەکە بوو
فرۆشەکەی ڕێگای مەریوان ناز فرۆشەکەی ڕێگای مەریوان من بۆ باڵای تۆ بووم بە مەڵ وێران من بۆ باڵای تۆ دەی بووم بەسەر گەردان کاتێمەیۆ سۆزی گۆرانی هەر کاتێمەیۆ سۆزی گۆرانی ناچۆڵە پرسێم نا ئاوەدانی ناچۆڵە پرسێم نا ئاوەدانی دەی ناز فرۆشەکەی ڕێگای لڕستان ناز فرۆشەکەی ڕێگای لڕستان من بۆ باڵای تۆ بۆم بە مەڵ وێران من بۆ باڵای تۆ دەی بووم بەسەر گەردان بەلای دۆسەوە ئەنا ئەرگاتیێ بەلای دۆسەوە بێژم بخۆمێ هەرەوە پۆسەوێ بێژم بخۆمێ هەرەوە پۆسەوێ ئەرێ ناز فرۆشەکەی ڕێگای مەریوان ناز فرۆشەکەی ڕێگای مەریوان من بۆ باڵای تۆ بووم بە مەڵ وێرام من بۆ باڵای تۆ ئەرێ بووم بەسەر گەردان دەستخۆشی دەکەم بۆ هونەرە جوانە و بۆ بەهرە جوانەی کە لە کاکە عالی زولفەقاریا هەیە هۆنەری هەورامی پێشکەشکردین لۆڕی پێشکەشکردین ئەمەیان سۆرانی بوو تا حەدێک واتوانە بڵەمی ناوچەی ئەم ناوچانی خۆمان مەریوان و شارە زور و زرێبار و ئاوە دەست پێکە کاکاتە نەزانێ ئەوی لە زۆر لەو ناوچانە وترێ من دەستخۆشی دەکەم کاکە علی لەگەڵ مەقامە تۆ من زۆر هەست بە مەقامەکەم من گۆرانی بێژێکیش بە دڵمە کە بتوانیم مەقام بە باشی زۆر حەزم کرد ئێوە مەقامێکتان هەیە زۆر جا پەیام ڕۆژهەڵاتی لێرە ئەیڵێت زۆر پێم خۆشە یا ئەو کاک ڕێزای کوردەوەرمان داوات کردبوو مەقامی تایبەتی لوڕستان هەیە تایبەتی لوڕستانە ئەوە هەیە کە ئەمە پێشکەشپی لە یەکێک لەو مەقامانە یەکێکەوەیەک پێژن عەلی دووستی ئەلی سۆنە یەکێکمان هەیە زۆر مەقامی زۆری هەیە لە لوڕستان مەقامی عەزیز بەگیمان هەیە خسرۆ شیرینمان هەیە ساریخانیمان هەیە زۆر ئەگەر شێوەیەکیمان پێشکەش بکەی کە تایبەت بێ بە ناوچەی خۆتان چکە من خۆمێکێکم لەوانەی زۆر حەزم مەقامی ناوچە جیاجەکانە حەزم کرد جۆمان مەقامێکی ئەوەش بێت فلك برهان الكني خذوا بركات نور
عزیزەکان چەنیڤەم کەمەردیا ئەبۆ دژمە دەلەش زۆر زۆر چێژم لێبینی ئەگەر بە ئەرگ نەبێت شێوازێکی تریشمان پێ بڵێ چکام شێوازە تقریبا هەر لە ئەوە تایبەت هین لۆڕەکان ئەوەی لە کیشێ یەک شتێکی تر هەر لەو مەقامێکی کورتی تریشم پێشکەش بکەیت چکە من وەکو ئەرشیفکردن وەکو باسم کرد زۆر تەمەناکەم کۆمەڵی دۆست و هاوڕێم هەیە کە هاوڕێ و هونەرمەندن و زۆر دایمە گوێبیستی ڕادیۆگەڕانیانەیە ئەوانش هەر سوود لە شێوازی مەقامەکانی وەرەگەین. قاصده باریکی درت بگردن و دیار دوست مری وارز بودم زۆر زۆر سوودی لێبینم لەو شێوازی مەقامانە زۆر پێم خۆشە. خۆشەویستانە من بەیانی یەکەم پەیوەندی کە بۆم هات دیارە بە ڕێگەی ماسنجەر و نامێکم بۆ هاتە بوو کە گوایە ئێمە وەکو گەڕان میدیا دیارە هەستی گشتیمان ڕانەگرتووە گوایە ئێمە لە گۆرانی مۆسیقای خۆمان ناکەین. ئازیز و خۆشەویستم من بە پێچەوانەکەی بینم منەمەوێت لە نێوانی ئەو کەسێک کە جیرفانی بەتاڵە و تۆ جاری وایە منی هاوڵاتی داوای مافەکەم لەو ئەەکەم و ئازاری ئەوەیە ئەویش کە ئازاری تۆ ئەیەتەوە بە هەمان شێوە تۆ شەر داوای مافی خۆ دەکەی. ئێمە نێوەنجگیرین ئێمە بە مۆسیقا و گۆرانیەکانمان ئارامی پێشکەشەکەی نێمە ئەمانەیە شارمان ئارام بێ وڵاتمان ئارام بێت. ئێمە بەس ئەوە ئامانجمانە ئێمە خۆمان گەڕیان میدیا کە لەدایک بووین لەناو یاکە هاتی نەبوون کە دامەزراین لەناو دنیایەک کێشە و چەرمەسەرەکانی ژیانە لەناو کۆرۆنا و قەیران و قەیرانی ئابووری و دارایی و نەخۆشی و ئەوانەیە دروست بووین بەڵام ئامانجمان هێشتنەوەی هونەرە بەزیینوی. ئەی باشە چیە مافەکانی ئێمەی هونەرمەندەیە؟ ئەی چێ بایەق بەم هونەرە ئەیە؟ چێ بایەق بە هونەری لۆڕی ئەیە؟ چێ بایەق بە هونەری هەورامی و گەرمیان و قەتار وەڵاوەسی و سیات چەمانە هۆرە ئەیە؟ ئەگە باسی دەسەڵاتەکەی ئەو مافی کە تۆ لای دەسەڵات داوایەکەی تۆکو خوێندکار منیش پشتیوانتم بەڵام ئێمەش دنیای مافمان لای ئەو حکومەتە و لای ئەو لایەنانەیە کە ئەسڵەن هیچ بایەخێ بە هونەر و کولتور نایەن و لەناو ئەو هەموو چێشمە چێشەی کە هەیە هونەر و کللتور بە تەواوی فەرامۆش کراوە. یعنی ئێمە بۆیە ئەم هونەرەمان ڕاگەتەوە بۆیە ڕۆژانە ئەم هەموو دەنگە تۆمارەکەن ڕێکۆرد دەکەین بۆی ڕۆژە لە ڕۆژان هونەری نەتەوەکەمان هونەری کوردی لە ناو نەچێت. ئێمە لەبەر ئەوە خۆمان مادووەکەین بەستافێک کارمەندی خۆبەخش و مادوو نەناسی بێموچە هەموو گیرفان بەتاڵ لە پێناوی ئێوەیە. لەبەرەوە هیوادارم کە ڕەخناگرن بزانن کە ئێمە ئامانجمان خۆشی ئێوەیە، ئامانجمان ڕەوینەوەی خەمەکانی ئێوەیە. هەر گەڕیان خاوەنی دروشمێکین کاڵێن گەڕیان شنەبایەک بۆ ڕەوینەوەی خەمەکان بەو هیوایم توان ئێمە خەمەکانی ئەوە بڕۆینەوە. کاک عەلیجان بەداخەوەم چەند ڕۆژێکە تۆ سەردانی ئێرت کردووە هەندێک بەڕاستی گرژی و ئالۆزی هەیە و هەندێک شت هەیە لەناو شارەکانمانەوە هیوادارم خۆی گەورەم کە شەوایە بڕۆێنێتەوە و دەنگی تۆش دەنگە زوڵاڵەکەی تۆش ئەو مۆسیقا جوانەی کاک عەدنان هاوکارێک بێ بۆ ئەوی کە خەمی خەڵک بڕێنێتەوە. خەڵک هەمووی دڵی پڕە و خەڵک لێرە کۆمەڵە کێشەمان هەیە دڵنیام لای ئێوەش هەر کێشە هەیە چکە دوای کۆرۆنا دنیا هەمووی پڕ بووە لە نەهامەتی نەبوونی بێئێشی بێکەسابەتی. ئەوە کاک عەدنانەوە من وەکو هاوڕەیەکمان چەند ساڵێکە بە دوای بژێوی ژیان و مەسەن هاتوۆتە ئێرە لەبەرەوەی هەموو دنیاوای لێ هاتووە. خاتو دەلیاڵە ئەمە ئیشی ئەوەیە ناکرێت تەعزیەداینین دوژمن زۆرە جینا ئێمە هەموو کوردین هەرچی بڵین ڕووی هەمووی خۆمان نەگرێتەوە. وەڵی خاتو دالیاجان بەڕاستی وایە
خاتوباناڵە بژیت کاک زەجان زۆر سپاس کاکە مەجززیرەی هونەرمەندی دێرین لە کەلارەوە لە گەرمیانەوە لە دەستخۆشی لە عدنان مەریوانی ئۆرگژانەکەم و بە خەراتنی میوانەکەمەکەم کاک علی زۆر سپاس بە کاکاشمەسان ئەڵێ خوا هەر بمێنی بۆمان کاک زەجان زۆر سپاس دەکەم. خۆشەویستانم هیوادارم هەمومان خەمەکانمان بڕێنینەوە ئەم ئێوارێ توانی بێتمانێمە لە گەڕێن میدیا ئاو پرژێنێکی ڕۆحی مادوی هەمووتان بکەین هەمومان بەیەکەوە ئەو دەنگە زوڵاڵە پەرچێشی کردبینەوە بۆ ناو دنیایەکی ئارامی خوای گەورە هەموو کێشەکان چارەسەر بکات دیارە حکوومەت و دەسەڵاتیش کێشەکان چارەسەر بکات لەگەڵێکە خوای گەورە بخاتە مێشکیانەوە ئایا بکەن بە ماگرەیە ئەم وڵاتەمان ئارام بێتەوە چکە بەڕاستی ناکرێت خواستی خەڵک فەرامۆشکەی خوێندکارێکی خاوەن مافت و ئەبێ گوێی لێ بگریت ئەوە گەنجی ئەم وڵاتەیە کە ڕۆژانە وڵاتەکەمان بەجێڵێ هەر دوێنێ زۆر بەداخەوە من دڵم زۆر پڕە بەڵام من نامەوێت دەردی خەودەلێڵە بە تەعزیە کێشەکانمان چارەسەر نابێ هەر دوێنێ زانیاری گەشتوە سیویەک گەنج لە نێوانی فەڕەنسا و بەریتانیا کۆچبەر خریکاون کە هەمویان خەڵکی ئەم باشووری کوردستان بۆ خاتری خوا فریای گەنجەکان کۆنەی هاوار فریای هونەر بکەون فریای خوێندکاران بکەون فریای خەڵک بکەون چونکە بەم شێوەیە حەل نابێت. کاگازات بایزی ڕاگەاندکاری سەرکەوتوو پێشکەشکاری بەتوانە نووسری بەتواناڵە کاک دەزاماندوو نەبی پیاوێکی بە مۆراڵی هەمیشە زۆر سپاس بۆ تۆ کاکە ئازادجان من ئەم ئێوارەیە هیچم نەماوە بەزەوەیە کە زۆر سوپاسی کاکە عەلی زوڵفەقاری بکەم کە ئەمڕۆ ئەم کاتی بێمە بەخشی دڵ و دەرونی ئێمەی شاد کرد لەگەڵ کاکە عەدنان مەریوانی هەردووکتان بە خێراتنتان ئەەکەم بەڵام دیارە کاک عەلیەگە هەرچێکت ما بێتوانی خۆت بە بینەرانی بیسەرانی بڵێ لەگەڵ چەند دیاری کژەگەر گۆرانیەکە یا دوانە بەیەکەوە بێ بە دیاری بەرنامە پێشکەشبانیەکەی سەر هەمووی وی بە ڕێزەکەم دەستان ماچەکەم مۆستاگیان هەموو بەرەبەراتی ئەم پرۆگرامە جوانە هەروە ئەمەوێت سپاسی مامۆستای بە ڕێزەکە مامۆستا عەدنان کە بەڕاستی خەڵکیش باش دەناسێ ژەنیارێکی بەتەوانە ژەنیارێکی لە هەمووی گرنگتر ژەنیارێکی بە ئەخلاقێکی خۆش زۆر کوڕێکی باش و هونەرمەندێکی زۆر سەنگین و لەسەر خۆیە سوپاسی کاکە عەدنان مەریوانیەکەم سواسی کاک بوران هەورامی و کاکە ڕێباز و کاک ئەحمەد خۆشناوەتی کاگالان ڕەفیق کاک میرشاد کاگاماچ هەموو هاوکاران هەموو خۆبەخشەکانی ڕادیۆی گەڕیان ئێمە لە پێناوی ئێوە ئەمڕۆ بەردەوام بووین دوێنێ ئەم کاتانە بەنامێکی ڕاستەوخۆمان پێشکەشە کرد لێرە خەریب و غاز بماخەنچێنە بەپە لێرە ڕۆشتی لە دەرەوە کە دیارە بە بۆ نێو گرژیانی کە لە نزیکی شوێنەکە ئێمە بوو دیارە جوانەکانی کاکە عەلی زوڵفەقاری ئەگەر گۆرانی کە ئەگەردوانە چەنە بە ئازادە بایک لای خۆیەتی پێشکەشمان یەکات و من بەم شێوەیە کۆتاییم بە بەرنامەی تایبەتی ئەمڕۆ کە زۆر تایبەت بوو لەگەڵ هونەری لوڕستان هونەرێکی ڕەسەن و لەگەڵ جلوبەرگە جوانە کولتوریەکەی لوڕستان و کاک عەلی زوڵفەقاری هیوای ڕۆژی خۆشتان بۆ خوازم بە هیوای ئارامی بۆ کوردستان و بۆ شارەکەم بۆ سلێمانی فەرموو. جانا بس يا قربات بيروا جانا بس يا قربات بيروا صجم مهلاي فريد جانا تابكي دوريد بتشيجم جانا تابكي دوريد بتشيجم اخ قلم تابكي دربدري تابكي دربدري تابكي دربدري بوري بوري بجان صاد بوري بيما هما بوري بوري بجان صاد بوري بيما هما
بال پرواز عرف فدا شمیل نظر دل نامکن عرف فدا شمیلت نظر دل نامکن عریچ فی ولی پنجتی بو هم جرک و نامکن عریچی ولی پنجتی نظر جرک و نامکن آه بوری بوری بجن سال بوری بیمه هم آواز بوری بوری بجن ساز بوری بیمه هم آواز تو به آسمونی مهم بال پرواز تو به آسمونی مهم بال پرواز و بال پرواز